سڵاو هاوڕێیان شەوتان باش هیوادارم هەموو لایەک باش و تەندروست بن دووربن لە ناخۆشی لە وبنارێکی دیکە گەڕاینە وڵاتان بە ناونیشانی وبنیادنانی کەسایەتی لەگەڵ مامۆستایەکی ئازیز گەنجێکی بەتوانە مامۆستا سامی عەبدوڕەحمان هەورامی ئەندامی بۆردی ئەمریکی NLPکەیە قوتابی و توێژەر لە بەشی دەروونزانی زانکۆی سەلاحەدینە ئەندازیاری تەلارسازیی تەواو کردووە لە ساڵی 2010 سەرۆکی ڕێکخراوی ساما بۆ ڕاهێنان و پەرەپێدانی توانە مرۆیەکان بەڕاستی هەرپشی دەستەکانت خۆش بێ من نامەوێت لێرەوە درێژەی پێ بم ئەڕۆینەوە بۆ لای مامۆستا سامی گەر بکرێت تۆیش خۆت بناسیێنی پێمان هەرچەند خۆت ماشەڵڵا ناسراوی بەڵام لەوانەیە هەنیە کەس بە جەنابەت نەگەیشت بێن بزان چەندێک کارت کردووە چەندێک سوود بە کۆمەڵگە گەیشتووە یان گەنجەکان یا هەر کەسێک بێت و لەکەیەوە دەست بەکار کردووە فەرمۆستا گیان بیناخان زۆر سپاس سڵاو بڵێ لەوێ عزیز و خۆشەویستم کاتی هەموو کات هەموو لایەک باشی وادارم لەش ساغ و تەندروست بن ئینشاءالله خۆشحاڵم کە جارێکی تر لە ڕێکخراوێکی دیکەی ئازیزی وەکو ئێوە بەشدارە بم لە خزمەتکردنی کۆمەڵە گەنجی جوان لە بنیادنانی کەسایەتی خۆیان طبعاً ئەوەی کە پێویست تۆی بەڕێز ئاماژۆ پێەیە من لە ساڵی 2009 لە بواری یۆگا و هیپنۆتیزم و مەدیتیشن کارم کردووە و لە ساڵی 2015 لە شاری هەولێری خۆشەویست ڕێکخراوی ساممان دامەزراند و تا ئێستا زیاتر لە 7000 گەنجی ئازیزی وەکوێەوە توانیوەتی سوودوە لە توانەکانی ئێمە وەربگرێ بە گشتی لە بواری دەروونزانی ئیشمان کردووە لە بواری آیتی ئیشمان کردووە لە بواری ئەندازیاری ئیشمان کردووە هەموو کارەکانیشمان لە بواری تەندروستی ئەوەشم بیر نەچێت هەموو کارەکانیشمان لە ڕێگەی وێبینار و خول و سیمینارەوە بووە و من ئەڵێم یەکێک لە ئیسفادەکانی کۆرۆنا کە هات نظامی نوێی دانا کە وێبنارە ئەسڵەن نوێ نییە ڕاستەکەی خۆی بەڵام بەهۆی ئەوەی لە مشتەماعی ئێمە کەم بوو بەڵام وای کرد کۆرۆناکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئێمە بتوانین وێبینارات پێشکەشکەین و خزمەت بە گەنجەکانمان بکەین و نەوەستین لە بواری پەروەردەی خۆمان وەک ئاماژەم بە تۆی بەڕێزە ئێوەی عزیز لە 2015 لە بواری پەروەردای ئیشەکەم و خول ئەڵینەوە خول لە بواری گەشەپێدانی مرۆی ئەڵینەوە لە بواری NLP و لە بواری ئارامی دەروون ریلاکسیشن و مدیتیشن و دنیای خولیتیکە کە ئیشەڵا دەرفەتە بێت لە مەجای ترا باسییانەکەین خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە ڕێکخراوەکە ئێوەی عزیز و بەڕێز سیمینارێک گیانە توانین بڵین وێبینارێک پێشەشەکەین لەسەر بنیادنانی کەسایەتی بۆچی ئەم بابەتە گرنگە لەبەرەوەی ڕاستیەکەی پەیوەندی بە زۆر لایەنی ژیانی ئێمەوە هەیە و گەنجەکانمان لە کوردستان بەداخەوە لەبەرەوەی وەزارەتی پەروەردە و فێرکردن هەڵناستێ بە ئەنجامدانی پەروەردەکردن زیاتر ئیشی تعلیمە لە کوردستانە ئەمە قسەی من نییە قسەی شارەزان و پسپۆڕانی بوارەکەیە و خۆشاندانی پیانێن بۆیە فراغێکی گەورەمان هەیە لە بواری پەروەردەیە فراغێکی گەورەمان هەیە لە بواری شخصیاتە کەسایەتیە گەنجمان هەیە گاتە تەمەنی 25 ساڵ 30 ساڵ تا ئێستا کەسایەتی خۆی شخصیاتی خۆی ناناسێ و نازانێت لە چیا باشە لە چیا خراپە و نازانێت ئامانجی چییە چکە هەر شخصیاتێک هەر خودێک بۆ شتێک باشە ئەگەر خۆی نەدۆزێتەوە ناتوانێت مامەڵەیەشی تەندروست بکە بۆیە بە پێویستم زانی لەم وێبینارەیە کە ئینشاڵا دوایی لە یوتیوبیش بڵاوکرێتەوە لە پیجەکانیەوەی بەڕێزیش بڵاوکرێتەوە زۆر بە کورتی و پوختی و بەڕێکوپێکی سەرنجێکی عام بخینە سەر خودی شخصیات کەسایەتی کە ئێمە لە زانکۆ خوێندومانە نەک جارێک دوو جار خوێندومانە لەلایەن هەردوو بەڕێزان پرۆفسۆری یاریدەدەر دکتۆرە ماها حەسەن بەکر واروەها دکتۆر ڕەشیدیش کە خۆی پسپۆڕی دکتۆراکەی لە بواری شخصیاتایە و بە هیوایەوە منیش بتوانم بەشێکی بچووک لەو بابەتە بە خزمەتی ئەوەی بەڕێز بگەێنم خۆشەویستان پێڕستی بابەتەکەمانیان ئەوەی کە ئەم شەو باسیەکەین حوتەوەرە یەکەم بزانین خود چییە کەسایەتی چیە شخصیات چییە دوم هۆکارەکانی دروستبوونی کەسایەتی چین کاتێمە لە دایکە بین چیە بێتە هۆکاری دروستبوونی شخصیاتمان سێم جۆرەکانی کەسایەتی چین چوارەم چۆن کەسایەتی خۆمان بناسینەوە ئەمە زۆر زۆر گرنگە پێنجەم چۆن کەسایەتی دروست بکەین یعنی ئێستا بۆ منە تۆی بەڕێز ئەتەوێ شخصیاتێکی نوێ بە خۆ دروستکەی چکە ئامانجەکەی تو ئەخوازێ کەسایەتێکی جیاوازت هەبێ بۆیە ئەبێ بزانی چۆن شخصیات دروستەکەی یان کەسایەتی خۆتت لەوانەیە لە هەندی ڕۆ بەدڵ نەبێ بتوانی بیگۆڕی ئەبێ لەم خاڵانەوە دەست پێ بکەیت کە ئەم شەو من ئەرزی تۆی بەڕێزیەکەم و بنەماکانی دروستبوونی کەسایەتی و خاڵی حوتەم و کۆتایی ڕێگریەکانی دروستبوونی کەسایەتی کۆمەڵی ڕێگری هەیە بەڕێزان کە هەیە کە نایەڵێ ئێمە کەسایەتیمان پێ بەهێز بێ و کەسایەتیمان دروست بێ من پێتانی ئەڵێم و
ینی چارەسەرەکانی ئەخینە ڕوو ینی شەندی حاڵەت پێویستەکە کە تۆی بەڕێز پسپۆری دەرونی ببینی و لە کۆتا خاڵاباسیەوە کەم کە شارەزایانی بواری دەروونزانی و پسپۆرانی بواری دەرونی ئیشیان چییە لەم مەسلەیە و کەی مرۆڤ دەروونزان ئیشی دەست پێەکە لەگەڵ منە یان لەگەڵ تۆیەکە ئەگەر کێشەیەکمان هەبێ بۆ زانیاری گشتی هەوڵدەین سیمینارەکە لە ماوەی 50 بۆ 45 بۆ 50 خولەکێک تەواو بکەین و پرسیارەکانی شەکەونە کۆتاییەوە جەماعەتی ئیدارە ڕێکخراوی گەنجان پرسیارێکتان هەیە یان من دەست پێ بکەم دەست خۆش مامۆستاگیان یاخوا نمونەت هەر زۆر بێ بەڕاستی هەر بژی و گەورەی خۆت نوان تا ئەم کاتت پێمان بەخشی بۆ ئەم ڕێکخراوە هەر بژی دووبارە بەخێر بێت سەرسەر و سەر چاومان هاوڕێیان خزمەت لە ئێمەوە گیان مامۆستاگیانۆکو خۆت ئاماژەت پێ کرد ئێستا کە دەست پێ بکە بە بابەتەکە دواتر پرسیارەکان بکرێت بۆ ئەوەی کات نەڕوە زۆر سواز دووبارە سواز بۆ لقی کوردی ڕێکخراوی گەنجان YDA Organization بەڕێزان ئەگەر لە پێناسەیەکی کەسایەتیەوە دەست پێ بکەین زۆر بە کورتی بریتە لەو تایبەتمەندی ینی ئەو شتانی کە توی پێناسرێتەوە لە ڕووی عقلیەوە لە ڕووی جستەیەوە لە ڕووی وجدانیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەرگیراوە یعنی لە کێ وەرگیراوە بۆ نمونە ئێستا پێتانەڵم لە کێ وەرەگیری لە کۆمەلگا وەریەگری لە قوتابخانە لە وەریەگری لە دایک و باوک وەریەگری یانیش بۆ ماوەیە هەندێک شت هەیە هاڵێ ئەو ئایلەیە هەر لە ئەسڵاوان هەر خۆیان ئاوان هەندێک شت هەیە کە بۆ ماوەی و لە بایلۆجیەوە بۆمانەمێنێتەوە و هەروەها ئەمانە هەر هەمووی بەیەکەوە کۆبنەوە کارلێکەکەن و شتێک پێکێنن بە ناوی شخصیات کەسایەتی بە ئینگلیزیش پێوترێ پرسۆناڵەتی پێناسەیەکی تری خود ئەڵێ هەستکردنی مرۆڤە بە ناسنامەی خۆی و پەیوەندی هەیە بە ڕەفتارەکانمانەوە بە گفتارەکانمانەوە تەمان ڕەفتار و گفتار هەردووکی یەک شتە ئەتوانین بڵین ینی کە تۆ گفتارێکەکەی نیشانەی ڕەفتاری تۆیە واروەها توانەکانمان دیارەکە و لە هەمان کاتە ئامانجەکانمان لە ژیانە پێمان ئەڵێ کەواتە شخصیات و کەسایەتی تایبەتمەندیەکانی ئێمە لە هەموو ڕووەکانەوەیە ئەو شتەیە کە منی پێ ئەناسرێم لە دەرەوە ئەو شتەیە کە تۆی پێ ئەناسرەی لە دەرەوە بۆ منە سەدێمە سەر ئەنواعی جۆری کەسایەتیەکان هەر یەکێک لێمە بە کۆمەڵە تایبەتمەندی ئەناسرێ و ئەم تایبەتمەندیانە بریتین لە شخصیاتی ئێمە و لە کەسایەتی ئێمە و پێتان ئەڵێم لە چ بارودۆخێکە ئێمە لە ژێر خەتەراین و لە ژێر بارودۆخێکی نەرێنیان پێویستمان بەوەیە کە پسپۆری دەرونی بمان بینێ لەم بوارەوە بەڕێزان گرنگی کەسایەتی بۆ گرنگە ئێمە شخصیات معلوماتمان هەبێ لەسەری کەسایەتی خۆمان بزانین یەکەم شخصیات بۆ دانانی شێوازی ژیانە ئەگەر ئێمە کەسایەتێکی جێگیرمان نەبێ و دەمدەمی بین و هەر کاتە و لەسەر ڕیتمێک بڕۆین ئەوە ئێمە ناتوانین شێوازێکی ژیانی مستەقیلمان هەبێ یەک ئاراستەمان نەک توان بڵێم ینی unshakable ینی بتوانین بەردەوام بین بتوانین شێوازێکی ژیانی تایبەتی خۆمان دابنێ ئەگەر سەرنجیان دابێت لە ڕووی کۆمەڵاسی ئەم قسەیەکەم دینەکان کۆمەلگاکان فەیلسوفەکان هەمویان هەوڵیان داوە جۆرە شخصیاتێک لە کەسایەتەکانە دروستکەن بۆی بۆ جۆرە بڕوات بۆ منە لە کۆمەلگەیەکی مسلمانە شخصیاتی کەسایەتەکان شخصەکان فەرقی هەیە لە کۆمەلگەیەکی مەسیحیە یان لە کۆمەلگەیەکی جوولەکیە یان لە هەر کۆمەلگەیەکتر لە کۆمەلگاکان لە زەردەشتەکان لە هاواریەکان لە لای خۆمان هەر کەسێ لە ئێمە کەسایەتێکی جیاوازمان هەیە بۆیە ئەگەر ئێمە کەسایەتی نەزانی زانیاریمان لەسەر نەبێ ئەوە کێشەیەکمان بۆ دروستە بێ بریتە لەوەی کە شێوازێکی ژیانی مستەقیلمان نابێ خاڵی دووەم ناسینەوەی توانا و هەسوکەوت کاتە ئێمە کە کەسایەتی خۆمان شارەزا بین ئەو کاتە ئەتوانین بە ئاسانترین شێوە توانەکانی خۆمان سپاس بۆی بەڕێزیش توانەکانی خۆمان بدۆزینەوە و هەڵسوکەوتی خۆمان بزانین چۆن هەڵسوکەوتەکەین چونکە ئەگەر کەسایەتی خۆمان نەزانین ئەوە هەڵسوکەوتی خۆشمان لێ دیار نابێت ئیتر کێشەی نەفسی لێرەوە دروستە بێ بۆیە گرنگی کەسایەتی و گرنگی شخصیات ئەوەیە کە تۆ ئەزانی بەچی دڵخۆشەبی بەچە هەڵسوکەوتێک مرتاحەبی بەچی هەڵسوکەوتێک بێتاقەت ئەبی واتە خۆت ئەناسی خاڵی سێم هەڵسەنگاندنی خۆت و خەڵک ئەتوانی خۆت هەڵسەنگێنی لە چ ئاستێکای لە هەموو بوارەکان باشە و خەڵکیش هەست هەڵسەنگێنی بە گوێری کەسایەتی خۆت ئەم کەسە لەمەیە خراپە ئەمە لەمەیە باشە بە گوێری شخصیاتی خۆت بەس پێشەوە هەڵسەنگانی خودی ینی خۆت ئەبێ هەڵسەنگێنی لە چیا باشی و لە چیا خراپی بۆی بتانی خەڵکی تریش و کەسانی تریش هەڵبسەنگێنی لەگەڵ یانە مامەڵە بکەیت خاڵی چوارەم ئەوەیە کە ئێستا باسم کرد مامەڵەکردن ئەگەر ئێمە کەسایەتی خۆمان شارەزانە بین و نەزانین چۆنە ئەوە ناتوانین مامەڵەیەکی تەندروست بکەین بۆیە کەسایەتی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ خودی خۆمان یەکەم جار اینجا
تاوکم لەگەڵ چوار دەورو بەرمان خاڵی پێنجەم بریتە لە ئامانج بەڕێزان کەسایەتی زۆر پەیوەندی بە ئامانجەوە هەیە ئەگەر تۆ کەسایەتێکی عیدوانی شەڕانگێزیت هەبێ ناتوانانی ئامانجێکی پۆزتیفی جوانی باش بەدەستبێنی ئەگەر کەسایەتی نێرجسێتت هەبێ ناتوانی سەرکەوتن بەدەستبێنی سەرکەوتن بەدەستێنی بەڵام ماوەیەکی کەمە یەکسەردەیتە خوارەوە ئەگەر کەسایەتێکی کاریزمیمان نەبێت ناتوانین ئامانجەکانمان بەدەست بێنین بۆیە کەسایەتی ڕاستە خۆ پەیوەندی هەیە بە ئامانجەکانمانەوە هەندێک جار پێویستەکە هەندێک شت لە کەسایەتی شخصیاتی خۆمان بگۆڕین لە پێناوی ئامانجەکانمان زۆر سپاس خاڵی شەشەم بەڕێزان بۆ درکردنی واقعی خۆمان ئەمە زۆر گرنگە کە من لێرە زۆر ناچمە سەری شەڵا لە پیجەکانی داهاتوە پێتان دەڵێم کە یەکێک لە کێشە گەورەکان دروستە بێ لەناو شخصیە لەناو تاکا کە تووشی نەخۆشیەکە بریتە لەوەی کە واقعی خۆی نبینە چکە شارەزای کەسایەتی خۆی نییە ئەگەر ئێمە کەسایەتیمان ناسی اینجا ئەزانین چی باشە چی هەڵەیە و چ قەرارێک بدەین بەڕێزان خاڵی حوتەم بۆ بڕاردانی دروست هەر ئەوەی کە ئێستا وتم ئەگەر ئێمە کەسایەتی خۆمان نەناسی یانیش با بە شێوازێکی تر بڵێم شخصیات و کەسایەتی ڕاستە و خۆ پەیوەندی هەیە بە قەرارەکانمانەوە و ئەوەی ئەنتۆنی ڕۆبێنز باسیەکە لە سیمینارەکانی و قەرارەکانمان ئاراستەکەری ژیانمانن و بۆ شێوازە ژیانمان ئەڕوێنن یان ئەمان بن کە قەرارەکانمانێدن دیسیژنس باشە بڕیارەکانمان بڕیارەکانیشمان سەرچاوەکەی کەسایەتیمانن بۆیە بێ ئاگدار بین وریابین کەسایەتیمان چۆنە بۆی بزانین چ جۆرە قەرارێکە دەین یان ئامانجەکەمان چیە بۆی بزانین چی جۆرە قەرارێک بدەین کە لەگەڵ ئامانجەکانمانە بگونجێ هیوادارم لە گرنگی کەسایەتی و شخصیات تێگەیشت بن ئێستا دێنە سەرەوەی کە بزانین ئایا ئەوامیلەکان یان هۆکارەکانی دروستبوونی کەسایەتی چین کاتێ ئێمە ئەڵێن کەسایەتی ئایا کەسایەتی مرۆڤ کاتێ لە دایکە بێ چۆن دروستە بێت جارە پێشەوەی بێمە سەر خاڵەکان ئەمێ ئەوتان پێ بڵم بە گوێرەی بیردۆزی فرۆی تا 5 ساڵی زۆر گرنگە تا تەمەنی 5 ساڵی 0 تا 5 ساڵی ئەساسی سیستەمی عەسابی ئینسان دائەمەزرێ بۆیە هەمیشە پسپۆڕەکانی کوردستان نەک هەر پسپۆر هەمووی عالم بە تایبەتی پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی لە هەموو بەرنمەیەکە هاوارەکاڵێ پەروەردە لە 5 ساڵی یەکەمە پێمانەڵێ ئەم مرۆڤێکی ساڵحی باش دەرەچێ کایە بێ زۆر ئاگداری منداڵەکانمان بین لە تەمەنی 1 تا 5 ساڵیە بێ زۆر وریایان بین بزانین چۆن مامەڵیان لەگەڵاکەین ئەسڵەن بەڕای من ئەبێ دایک و باوک دەوراتی تایبەتی بۆ بکرێتەوە پێش ئەوەی زەواج بکە پێش ئەوەی زەواج بکەن گەنجەکانمانە بێ دەوریان بۆ بکرێتەوە و ببێتە مەرجی زەواج ئینجاوەکم لە لای حاکم چۆنەڵی مارە بەبڕێن ئەگەر نانێڵن مارە بڕێن ئەگەر دەورات نەکەن بۆەوەی کە بزان چۆن منداڵەکانیان پەروە دەکەن چونکە 20 ساڵی داهاتی کوردستان بەدەست ئەو مناڵانەوەیە کە ئێستا 5 ساڵن ئێستا لە 1 بۆ 5 ساڵن بۆیە زۆر گرنگە ئەبێ ئاگادار بین 5 ساڵی یەکەم چۆن هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکانەکەی من نامەوێت بچمەنەوە تەفاسیلەوە چکە بابەتەکەمانەوە نییە ئینشەڵا لە مستەقبەلا ئەتوانین ئیش لەسەرەوەش بکەین چۆن شخصیات دروستە بێ بەڕێزان یەکەم شت هۆکارە بایۆلۆجیەکان یعنی ئەو هۆکارانی کە بۆ ماوەین لە ڕێگەی DNA و کرۆمۆسۆمات و ئەم بابەتە بایۆلۆجیانەوە بۆ ئێمەی مرۆڤ ئەگوازرێنەوە کاتە یەکەم شت بۆ ماوەیە بۆیە عادەتەن کەچتە لای دکتۆری دەرونی یان پسپۆڕێکی نەفسی لەوانەیە بکۆڵێتەوە لە دایک و باوکت لە باپیرت لە مامود لە خاڵت بۆی بزانێ چ ڕەبتێکت هەیە و چ شتێک هەیە لە کەسایەتی ئەوانە و لەگەڵ تۆیەکی گرتبێتەوە خاڵێکی تر کە بریتە لە پێداویستە فسیۆلۆژیەکان ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر شخصیاتی کەس ئێمەی مرۆڤ هەتاوکم لاوااستر بین بەرامبەر بە هەندێک لە حەزەکانمان کۆمەڵی حەزی مرۆیە جنسیە هەندێک شت ئەوە ئێمە ئەتوان بڵێن کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆ لەسەر هەڵسوکەوت و شخصیات و بۆیە پێداویستە فسیۆلۆژیەکان کە ئەوەی کە ماسلۆ باسیەکە بریتە لە بۆ منە خواردنەوەیە پێداویستە جنسیەکانە و هەروەها خەوتنە ئۆکسسیجینە خۆ بەتاڵکردنەوەی ئەمانە هەمووی پێداویستی فسیۆلۆژین بۆیە فسیۆلۆژیەکان کاریگەریانە لەسەر شخصیاتمان هەندێک حاڵات هەیە زیادبوونی هۆرمۆناتی بۆ منە ئەدریناڵینە زووت و ڕەبوونە ئەمانە هەمووی فسیۆلۆژین کەسەکە سترێسی زۆر ئەیگرێ کەسەکە قەلەقی زۆر ئەیگرێ بۆیە هەڵسوکەوت و شخصیاتی بەرەو ئەو ئاراستە ئەڕواکە لایانی فسیۆلۆژی ئەمری پێکات وە چۆنەڵی ئاراستەی ئەکات خاڵێکی تر بریتە لە کۆمەڵایەتی لایەنە کۆمەڵایەتیەکان هۆکارە ئیجتماعیەکان کە بریتین یەکەم خێزان دووەم هاوڕێ برادەر سێیەم قوتابخانە مزگەوت کەنیسە شوێنە کۆمەڵایەتیەکان مەکتەبە ڕۆشنبیریەکان سەقافیەکان ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر من و تۆ هەیە بۆ دروستبوونی شخصیات و کەسایەتیمان و هۆکارەکانی تر عوامل الأخرى بریتە لە فێربوون
بوونی بابەتە ڕۆشنبیریەکان لە دەرەوەی بۆ منە قوتابخانە بۆ منە دەوراتە سیمیناراتە ئەم شتانەیە یانیش خۆرا یان هۆکارەکانی ڕاگەاندن کە بەداخەوە ئەڵێم کە لە کوردستان هەچەند ئەلحەمدولیلا ئێستا تۆزێکە ها هەستەکەم گۆڕانکاریەکی بنچینەی باشەیە لە بنیەی بەکارهێنانی ئینتەرنێت و سوۆشەڵ میدیای کوردیا کۆمەڵێ ڕێکخرا و گروپ و دەستەی جوان دروست بوون کە پاکمان ئەکەنەوە لەو کۆمەڵە خەڵکە هەڵسو کەوت ڤایرۆسە خۆیان نا هەڵسو کەوت ڤایرۆسانە کە بەرەو عقارێکی خراپمانە بەنیان گەنجەکانمان بەرەو عقارێکی خراپە بە بۆی هۆکاری ڕاگەاندن زۆر تەئسیری هەیە فلیم زۆر تەئسیری هەیە دراما زۆر تەئسیری هەیە لەسەر شخصیات و کەسایەتی مەسە بەناو بانگەکان زۆر تەئسیریان هەیە من لەم ڕۆژانە تقریبا ماوەی پێشوو چاڵنجێکم کرد لەسەر مۆزوعی سناپ و فیلتەرات و ئەم شتانە یعنی کاتی سەیری هەندێک سناپەکەم شاجوانەکەی ئینتەرنێتە چییە نازام ناوەکەی لەگەڵ ڕێز و حرمەتمان لێرەوە تا ئێستا پۆستێکی ئەوم نەبینیەوە جارجارە ڕۆم بەناو سناپە بەبێ فیلتەر یعنی ئەم خۆی بە شاجوان نەزانێ تا ئێستا پۆستێکی نەبینیوە بەبێ فیلتەر جاوەرە ئەی کچێک یان کوڕێک یان هەرزەکارە تازە پێگا گەنجێک تازە پێگا چۆتە زانک و حەزەکە جوان دەرکەوێ کە سەیری ئەوە کار نفسی فیلتەری ئەو بەکارهێنێتەوە ئیتر بە هەر هۆکارێک بێ ئەو کەسە ئەبێتە هۆی تێکدانی شخصیاتی ئەم گەنجە و تەکنەلۆژیا ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر دروستبوونی شخصیات و کەسایەتی ئێمە هەیە بۆیە ئەبێ زۆر ئاگاداری بین من هەمیشە ئەڵێم ئەگەر ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خێزانی و چواردەورمان برادەرەکانمان بزانین چێن دڵنیا بن لەوەی کە زۆر بەکەمی یانەتوان بڵێم کەمتر ئیعلام و سوۆشەڵ میدیا و خەڵکی ڤایرۆس تۆکسیک پیپڵی پێڵەن لە بە ئینگلیزیەکەی کاریگەریان لەسەر شخصیات و کەسایەتی خۆشمان و مناڵەکانیشمان ئەبێت بینە سەرەوەی جۆرەکانی کەسایەتی بەڕێزان جۆرەکە تەمان بە زۆر بەعام دوو جۆر کەسایەتیمان هەیە کەسایەتی نەرێنیمان هەیە نەگەتیڤمان هەیە کەسایەتی پۆزیتیڤ و ئەرێنیمان هەیە ئەرێنیەکان بەوە ئەناسرێنەوە کە گەشببینن واقعین عەقلانین نەرێنیەکان بالعکس هەمیشە ڕەشببینن ناواقعین ناعقلانین بڕوا زۆر زیاتر بە خەیاڵاتەکەن لەوەی لە واقعی و لە ڕاستی ژیانە هەیە با بچین من حەزەکەم زۆر بە کورتی باسی هەندێک لەو جۆرە شخصیاتانە بکەم کە بەداخەوە لە کوردستانە هەمانە پۆزیتیڤەکە الحەمدوللا باشمانێ بەس هەندێک خاڵی نەگەتیڤیش باسەکەم بۆ منە جۆرەکانی کەسایەتی لە ڕووی پۆزیتیڤەوە کەسایەتی جددی ئەمە جۆرە کەسێکی زۆر باش یانی شخصیاتیان زۆر باشە کەسە پۆزیتیڤ ینی شخصیات پۆزیتیڤەکان کەسایەتیە ئەرێنیەکان جددین لەسەر کارەکانیان جددین حەزیان لێ بڕێک و پێچی بە جوانی بە باشی ئیشەکانیان بکەن بەڵام لەسەر حسابی لایانی فسیۆلۆژی و لایانی جەستەیی و دەرونیان نەبێ چکە هەندێک کەسمان هەیە زیاد لە پێویست جددیە ئەبێتە هۆی نەخۆشی بۆی ئەبێتە هۆی کێشە بۆی ئەمە خەتەرە ئەوە ناڵم تکایە جددی بەمانای ئەوەی کە لە کاتی ئیشەکە سوحبەتەکە لە سەیرانە سەفرەکە لە گەڕانەکە لەگەڵ هاوڕەکانیە سوحبەتەکان نەک 24 ساعت خۆ ئێستا من لە خزمەتی ئەوام بە ڕیبات و بە تەرتیباتەوە هەوانە بەڵام بچمەوە ناوعایلەکەی خۆم نابێت بە قات و ڕیبات نا بە شتێکی سادە کەواتە ئەمە جددیات تا جددیات فەرقی هەیە هەموو شتێک لە سایکۆلۆژی ئاساییە بەوەی کە نەگاتە حدێک کە کاریگەری نێرێنیە بێ لەسەرمە خاڵێکی تر کەسایەتی سەرکردایەتی هەیە ینی جۆرێکی تر لە جۆرە کەسە شخصیات پۆزیتیڤەکان سەرکردن ینی هەندێک ئەبینی بۆ منە لە مەکتەبە لە پۆلەکەتا لە خێزانەکەتا عادەدەن کەسێک هەڵەکەوێ سەرکردەیە شخصیاتی هەیە شخصی هاڵێ ئەوە شخصیاتی سەرکردایەتی هەیە حەزەکە ڕێبەری بکە حەزەکە یارمەتی خەڵکدا خۆی ئەکاتە قوربانی لە پێناوی ئەوانی ترە ئەمانە پیانوترێک کەسایەتی سەرکردەیەکان کەسایەتی هەستیارمان هەیە جەنابی دکتۆر ڕەشید جارێکیان شتێکی زۆر جوانی وتی من ناتوانم لەگەڵ کەسی بێشعورا بژیم ئەم قسەیە زۆر جوانە یعنی چی یعنی ئێمە مرۆڤ بێ هەستیار بین بەرامبەر بە ڕووداوەکانی دەرەوەی خۆمان بەرامبەر بە بەوانی کە لە دەوروبەرمان ڕۆدا بێ شعورمان هەبێ ئەبێ شعورمان بە شتەکان بشکێ زۆر ناڕەحەتە لەگەڵ کەسێکا بژی کە هەستیار نەبێ و شعوری ئیش نەکە ئەبێ بزانی ئەبێ لە کەسەکانی تر تێبگەی لە حاڵەتەکانی تر تێبگەی بزانی ئەم کەسە بەچی بێتاقەتەوێ بەچی دڵخۆشەوێ بەچی باشە بێ بەچی خراپە بێ هەستی پێ بکەی و هەستی ئیشکەی یان بۆ منە عقلت پێ بشکێ خزمێکت نەخۆشە کارەساتێکی بەسەراتۆ تەلەفونێکی بۆ بکەی یانی بە کورت و مختصری شعورت بە شتەکان بشکێ هەستەکەم ئەم کەلیمەیە جوانترە بۆی ئێوەی عزیز و خۆشەویست تێ بگەن ینی کەسانی هەستیار بەس نەک ئەوەی کە زیاد لە پێویست هەستیار بی هەر کەسێ قسەی کرد و یەکسەر بەنەرێنی وەریگری وەکو وتم دووبارە هەموو شتێک باشە لە سایکۆلۆژی بە حدێک کە نەبێتە هۆی ئازار بۆمان کەسایەتی کارێزمی ئەوەیە کە شخصیاتێکی تایبەتی هەبێ کاریزما بێ گەورە بێ مەزن بێ ئامانجەکانی بەدەست بێنێ ئەمانە کەسایەتی پۆزیتیڤیان پێوترێ بەڕێزان شتی زۆرمان هەیە جۆرەکانی کەسایەتی ئەنواعمان هەیە بەس حەزم کرد ئەو چوارەتان پێ بڵێم لە ڕووی
یعنی ئیجابیەکان پۆزتیڤەکان ئێستا ئەگەر بینە سەر ئەو شخصیاتانەی کە نەرێنین و لە کوردستانە من زۆریان بینم بەداخەوە بێکێک لە کەساتەکان کلوانەیە زۆربەتان تەلەبەی زانکۆ بن لێرە بەشێک لە قوتابیانی خۆشەویست و خوێندکارانی عزیزمانەیە کە کەسانی پشت بەستون یعنی بعربی بالضبط نازام چۆنە ینی ئیندپندنت نین یعنی إلا ئەبێ پشت بە کەسێک بەسن بۆ ئەوی کارێ بکەن بەبێ کەسێک ناتوانن ئیشێ بکەن داوای یارمەتی لە هەموو شتێکا بۆ کەسێک هانای بۆ بن راپۆرتە تخواتەوە دروستیکە سیمینارە تخواتەوە یارمەتیمدا ئەو ئیمتیحانە وەرە سعین پێ بکە ینی پشت نابستن بەخۆیان ئەمانە جۆرێکن لەو شخصیاتانەی بەداخەوە لەناو تەلەبەی زانکۆ زۆر بەعامی بینم ئێستا لە کوردستان و خەڵکی تریش بەعام هەمانە هەمیشە خۆی بەستۆتەوە بە کەسێک لە خۆی گەورەتر ئافرم دەست خۆش بێ نڤین خان يعتمد بالضبط يعتمدون على غير بالضبط دەست خۆش بێ ینی اعتماد دەخەنە سەر کەسانی تر بۆ هەموو کار و چالاکیەک ئاگدار بە گوێرەی تەمەنت ئاساییە اعتماد بخیتە سەر کەسانی تر بەس ینی بە گوێرەی تەمەنی خۆت منداڵێکی تەمەنی 6 ساڵ معقول نییە دایکی یان باوکی یارمەتیدا بۆی بچێت باثڕۆم WC معقول نییە ینی ئەوە هیچ پێویست ناکە کەسێکی تەمەەن 8 ساڵ معقول نییە دایک و باوکی دابنیشێنە ڕۆڵێکیان بۆ سعیەکەی بۆ سعی ناکەی وەرە عیبە ینی تەمەەن 25 ساڵ معقول نییە یعنی پشت بە دایک و باوکی بۆ پارە ببەسێ بە کورت و مختصری بەعام ئەوەی کە باسم کرد ئەو کەسانن کە احتیماد دەکەنە سەر کەسانی تر زۆر خراپە و نەرێنیە ئەگەر بە گوێرەی مستەوای خۆی نەبێ و باشیش نییە ئەگەر کەسێکی تەمەەن مناڵ زیاد لە پێویست پشت بەخۆی ببەسێ تووشی حاڵەتی ترەبێت کە من ناچوانە ئەو بابەتە یەکێکی تر لە کەسایەتە نەرێنیەکان بریتە لە کەسایەتی دەمدەمی یعنی هەر دەمە و جۆرێکە هەر دەمە و شخصیاتێکە دەمێ پێکەنە دەمێ تووڕێ دەمێ سوپرایزە دەمێ دڵی خۆشە ینی دەمێک لەگەڵ کەسەکانە پێ ئەکەنی و قسەی خۆشەکە ئەو کەسە ئەکەوێت سەر ڕتمی میزاجی زۆر سواس هێوی ئەکەوێتە سەر ڕتمی میزاجی بەڵام ینی دوایی ئەکەوێت کەسی بەرامبەرەکەوێتە سەر ڕتمێکی دڵخۆشی و پێکەنینەوەی بە سوابە قسەکە لە پرێکە ئەم کەسە تووڕابێت و بە دوانی قساکە بەڕق و ئەمانە قساکە ئەو کەسە فەقیری بەرامبەر ینی نازان چی بکڵێ خوایە من چی بکەم ینی ئێستا من بێ دڵخۆشم یان بێتاقەت بم بۆ ئەمە کەسانی دەمدەمین بەڕاستی پێویستان بە شارەزا و سپۆری دەرونیە بۆ چارەسەرکردنیان و جۆرێکی ترمان هەیە بریتە لە کەساتی نێرجسیەت نارسیسستیک پرسۆنالیتی دیسۆردر لە یوتیوب ڕێک یەک ڤیدیۆی کاملم هەیە لەسەر ئەم نەخۆشیە و چارەسەری و نیشانەکانی کە ئەمە زۆر باوە لە کوردستانە من نایشارمەوە یەکێک لە نەخۆشیە هەرە گەورەکان کە لە کوردستانە هەمانە بریتە لە نارسیسستیک پرسۆنالیتی دیسۆردر واتە نەخۆشی نێرجسیەت یعنی خۆپەرستی یعنی خۆمان زۆر زیاد لە پێویست پێمهمە خۆمان زۆر زیاد لە پێویست پێگەورەیە پێمان عیب بە کەسێک ڕخنەمان لێ بگرێت پێمان ناخۆشە کەسێک بێت و پێمان بڵێت تۆ هەڵەی پێمان کفرە کەسێک بێت و پێمان بڵێ ئەمە ڕاستەکەیە خۆمان هەمیشە بە پرۆفیسۆر و گەورە و زانا و ینی پێویست بەم هەموو کەشفشە ناکە تۆ ئەبێ خۆت قوبوڵکەی بۆ شێوەیە کەی بەلایەنە ئەرێنیەکان و بەلایەنە نەرێنیەکانتەوە و دڵت کراوێ بەرامبەر بەڕخنەی کەسانی تر حتا پێمان ناخۆشە لەندە شوێن پێمان بپرسن کاکە لەکوێوە هاتی بۆ کوێچی بەتایبەتی لە سەیتەرەکانە ینی هەندێک شت هەیە کە من نامێزات بچۆناو کەساتی نێرجسیەت دەتوان خۆتان لینکی ڤیددیۆکە توانین دوایی دابنین هەر لێرە هەر لە شوێنێکی بەڕێزبتانەوێ جۆرێکی تر لە کەسایەتیمان هەیە پریتە لە کەسایەتی سایکۆپاتی کە ئەمە کارەساتێکی گەورەیە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی باشی لە کوردستانە هەیە بەداخەوە ئەم جۆرە کەسایەتیانە حەزیان لێ کەسی بەرامبەر ئازار بن حەزیان لێ کەسی بەرامبەر بە قسەیەکیش بێت دڵ خەمبار بێ حەزیان لێ کەسی بەرامبەر خەم بخوا یعنی ئەزان تەسەوورکەن زۆر کارەساتە ئەزانن کەس هەیە خەڵک هەیە ئێستا جۆرە شخصیات هەیە لەناو گەنجە لەناو بەتایبەتی کچانە زیاتر ئەمە لەگەڵ ڕێزما ماڵە کە بەس حەز ئەکا سەرنجی خەڵک بەلای خۆی ڕاکێشە کوڕ بەتایبەتی بەلای خۆی ڕاکێشە بۆ ماوەیەک و دوایی بڕوات چێژ لەوە ئەبینێ کە ئەو کوڕا مەراق بخوا یعنی تەسەور ئەکەن خەڵک هەیە من ئەیناسم ئەزانم باشە یعنی حەز ئەکا کوڕ مەراق بخوا هەندێک کوڕشمان هەیە بە هەمان شێوە تەسەورەکەی یعنی ڕقمان لە خۆشەویستیە ڕقمان لە حبە دوو کەس ئەبینێ ئەم جەماعەتی سایکۆپاتیە دوو کەس کچ و کوڕێکە بینێ
تازە زەواجیان کردووە دڵخۆشن مرتاحن پێمان ناخۆشە بڕواکەن پێمان ناخۆشە بڕواکەن ینی ئەڵە پێ تەمەشا ینی نقطەیەکی نێرێنی لەسرە بینێتەوە باسێکی نێرێنی لەسەرەکە زەمێکی ئەکا یانە ناو عیلەکەتانە بۆ من لەوانێ دوو کەس دڵیان خۆش بێ یەکیان خۆش بێ عیلاقەیەکە ینی هزار قسە و قسەڵۆکیان بۆ دروستە بێ ینی قەناعەتەکەن نازام چەند کەس لەگەڵ منایە لەم قسە ینی بڕواتان هەبێ زۆربەی ئەوەی کە من سەرنجم یاوە ڕقمان لە خۆشەویستیە حەزەکەین خەڵک ئێمە خۆش بێ هەندێک جا خۆشمان حەز ناکەین خەڵک ناخۆش بێ و ڕقمان لەوەی کە دوو کەس خۆشیانە بەیەکەوە زەمیانەکەین ئەمانە هەمووی چین شخصیاتی سایکۆباتین ئاخر جەنابی پرۆفیسۆر پەتی کە ئەڵێ عفۆن کەریم شەریف قەرەچەتانی کە ئەڵێ کورد زۆربەی بەداخەوە هینن کێشەیان هەیە لە ڕووی نەفسیەوە یەکێک لە بابەتەکان ئەمێ هەر لە عیلەکانی خۆمان دەست پێ بکەین سێ کەس کۆ بینەوە چوارمان باسی زەمی یەکێکی ترەکەین فلانە کەس و فلانە کەس وایان کرد یان پێمان ناخۆ ینی تەوەقعەکەی دوو عیلە بێکەوە دڵیان خۆش بێ سەفرە بکەن پێمان ناخۆش پێمان ناخۆشە کە دوو بنەماڵە تێکەڵن بینیان خۆشە عاتفیان هەیە ڕێز لە یەکەگرین یارمەتیەکەدەن بۆیە ئەمە بەڕاستی نەخۆشیە ئەبێ ئێوەی ئازیز و خۆشەویست هەر یەکێک لێوە تقریبان 70 کەسێک لێرەیە ڕابکە بەرامبەر بەمە و لە خێزانەکەی خۆ دەست پێ بکە من هەمیشە دەستم پێ کردووە یعنی بۆ ناگەر کەسێک زەمی کەسێک بکە کاکە بۆوە ئەو خاڵە باشانەشی هەیە جوانترین مرۆڤ لای من ئەوەیە کە لەسەر یەک مووقیف قرار لەسەر کەسانی تر نەیە لێک مووقیفا خراپە قەی چەکە کاکە دەست باشەی هەبوو بۆ من تەنها لەسەر ئەم بابەتە ڕقم لێی بێ یان کێشەی بۆ دروستکەم بەداخەوە بەشێکمان بۆ شێوێ هیوادارم فکرەکە وازح بێ هەتا ئێستا طبعا ئەنواع کەسایەتی نەرێنیمان هەیە بەڵام من کاتی سیمینارەکان ئەوە نیە وێبینارەکە و هەروەها پێویستیش ناکا زۆر بچینە ناوی خۆشەویستان ئەوەی کە زۆر گرنگە چۆنیەتی دروستبوونی کەسایەتی طبعا باسی هۆکارەکانمان کرد ئێستا چۆنیەتی دروستبوونی کەسایەتی ئێمە چۆن کەسایەتیمان دروست ئەبێ خاڵی یەکەم خاڵی یەکەم خۆ دەرباسکردن لە گومان لە خودی خۆت یعنی کەسێک ناتوانێت بنیادی شخصیاتێکی بەهێز بنێ بنیادی شخصیاتێکی یەکلایی کەرەوە بنێ ئەگەر بێت و ئەم کەسە گومانی لە خۆی هەبێ هاوڕیانی بەڕێز واز لە هەندێک مۆزوعی طبی و زانستی بێنن ئەوی تر کە لە ژیانە ئێمە ئەژین هەر شتێک ئەیڵەی تۆ خۆت قەنەعات پێ هەبێ ڕاستە یعنی مەرج نییە من ڕاست بم و مەرج نییە تۆ ڕاستبی و بە گوێرەی واقعی من ئەمە ڕاستە و بە گوێرەی واقعی تۆی ئازیز ئەم بابەتە ڕاستە تۆ شتێک لێرەوە ئاوا ئەیبینی من لێرەوە جۆرێکی بینم تۆ لێرەوە بە جۆرێکی بینی واقعی تۆ وایە واقعی من وایە ڕقم 6 هەردووکمان سەیریکەین تۆ بە 9 بینی من بە 6 بینم بە ئینگلیزی کەواتە من ئەمەوێ ئەم شتە بە کورتی بگەێنم مەرج نییە هەموو شتێک کە کەسی تر ئەیکان ڕاست بێت تۆ هەڵەبی یعنی ئەوانەی کە هەمیشە گومانیان لە قەراراتی خۆیان هەیە هەمیشە تۆ بڵی کەسێک ئێستا پێم نەڵێ غەڵەتت کرد با بڵێ ئەوکەی مشکلێ بەنسبەت منەوە ئاساییە بەس ئاگدار بە نەگاتە حاڵەتی نەرجسیەت ینی بگاتە حاڵەتەی کە وا بزانی تۆ ئیتر پێرفێکتی ینی تۆ هەموو شتێکی نەبگاتەوە بۆی ئەبێ خۆمان دەرباسکەین لەو گومانانەی کە هەمانە بەرامبەر بە کەسایەتی خۆمان خاڵی دووەم هەڵسوکەوتکردن بە شێوەیەکی یەکلاکەرەوە بەڕێزان یعنی ئێمەی مرۆڤ ناتوانین شخصیاتێکمان هەبێ شخصیاتێکی دیاریکراو ئەگەر بە شێوەیەکی یەکلاکەرەوە هەڵسوکەوت نەکەین یعنی ئەوانەی کە عادەتەن زۆر ڕاڕاین عادەتەن زۆر قەلەقن ئەمە بکەم ئەوە بکەم لەکوێوە بڕۆم ئەمەیان بکەم ئەگەڕێتەوە دیسان ئەویانەکە ئەگەڕێتەوە دیسان جارێکتری ئەماکە ئەمانە ناتوانن کەسایەتی دروستکەن بۆیە ئەبێ من قسەیەکی مامۆساوات هەیە میشە لە مەشماڵێ مرۆڤی سەرکەوتوو ئەوەیەکە بە خێرا قەرارەدا و واز نایەنێ ئاگدار بە کە ئەڵێم خێرا بە گوێرەی مەواقیفەکە خێرا بۆ منە ئەتەوێت لاپتۆپێ بکڕیبایی $800 نزیکەی 3 ڕۆژ 2 ڕۆژی ئەوێ بۆی بگەڕی
معقول نییە لاپتۆپی یەک مانگی پێ بچێ اینجا جەنابەت بیکڕی یان هەر بچیتەوێ لاپتۆپ بین یەکسەر بیکڕی ئەمە هەڵەیە و ئەویش هەڵەیە بەڵکوم بەگوێرەی مواقیفەکان سیارەیەکری لە دوو دەفتەرە پێویستی بە هەفتەیە گەڕان هەیە بۆ نمونە قاتێک ئەکری جلێکەکڕی پێویستی بۆ پەڕی سەعاتێکەیە پێویست ناکە بە تایبەتی لە کچانە ئەمە هەیە سێ جارە چێتەوە ماڵەوە دێتەوە گومانی هەیە بیکڕم نەیکڕم ڕەنگەکەی نازانم چی اینجا قەراردا بیکڕیان نەیکڕ ئەمە خەلەلێکی گەورەیە بۆیە لە هەڵسو کەوتەکان تا ئەبێ یەکلایبی بۆی خەڵک مرۆڤک وتمان هەڵسو کەوت خەڵکانی تر ئەوەیە کە پێشانی خەڵکێدەی بۆی خەڵک سیقەت پێ بکە بۆی خەڵک لێت تێبگا بزانێت چ جۆرە کەسایەتێک و شخصیاتێکت هەیە خاڵی سێم هەست نەکردن بە ترس یعنی یەکێک لە کێشەکان ئەوەیە یەکێک لە کێشەکان ئەوەیە کە ئەوانەی کە شخصیاتیان دیار نییە و ناتوان ببنە شخصیاتی خاوەنی شخصیاتێکی تابێت بە خۆیان ترسیان هەیە ترس لە غەڵەتیان هەیە بابیجان وەکو وتم پێشتر ئەمە بۆ من ڕاستە ئیتر بۆ جەنابەت غەڵەتە کەیفی خۆتە بۆ من واقعی من وایە بینینی من وایە ژیانی من ئاوایە ئیتر تۆ خۆ چۆن بیرەکەیتەوە ئەوە هیچ مشکلەی من نییە یعنی ئەگەر شتێک بێت تەسیری لەسەر کەسی تر نەبێ بێگومان یعنی تایبەت بە خۆت و خێزانەکەت بێ ئەگەر خێزانەکەشت ڕازیان بێ بۆیە نابێت تۆ لە هەڵسو کەوتەکاندا هەست بە ترس و قەلەقی بکەیت چونکە ئەمە واد لێکا کە کەسایەتیت بشڵەژێنە و دروست نەبێ خاڵی چوارەم بریتە لەوەی هەڵسو کەوتکردن بە شێوەیەکی بوێرانە تقریبان هەروەکو ئەوەیە کە باسمان کرد نەترسە ینی بوێر بە لە هەڵسو کەوت قرار بدە و بیکە و ئەنجامی بەوتەوە وەسەلام ئەتەوێ سەعی بکەی ئەیکەم نایکەم بەیانی ئەمڕۆ ساعتێکی تر دوایی ئاخر مامۆسا ئەوە کەی مەوزوعە بڕۆ بیکەوتەوە و جورئەتت هەبێ بڕۆ ئەنجامی بە ئەمە کەسایەتی دروستەکە خاڵی پێنجەم و کۆتایی بریتێ لە بەهانە نەهێنانەوە بەهانە نەهێنانەوە ڕجعن هۆکار هێنانەوە فەرقە لە بەهانە نەهێنانەوە تۆ هەڵسو کەوتەیەکەی کەسی بەرامبەری پێ عاجزە بێ بۆیە ئەبێ هۆکار بێنیتەوە بۆ هەڵسو کەوتە بەس نابێ بەهانوو ئەگەر بەهانوو تێنایەکاتە تۆ هەڵەیەکت کردووە نابێ بەهانوو بێنیتەوە هۆکار بێنەرەوە بەس بەهانوو مهێنەرەوە ئەوانەی کە دائیمە خەریکی بەهانوو هێنانەوەن لە سعیکردنە لە مەسەلی زەواجە لە ئەشیا کڕینا لە سیارە کڕینا لە خانوو ئەمانە هەمووی ئەبنە هۆیەوەی کە قەلەقیەکیان پێوەدار بێ لە ڕوو شخصیاتیانەوە و شخصیاتێکی تایبەتیان نەبێ بەڕێزان باسی ئەوەمان کرد تا ئێستا شخصیات چییە کەسایەتی چییە جۆرەکانی شخصیات چییە ئیسفادەکانی چییە بۆ ببیزانین و چۆن دروستە بێ عوامیلەکان ئەمانەمان باس کرد ئێستا دێنە سەر بابەتێکی تریان خاڵێکی تر کە بریتە لە چۆن کەسایەتی خۆمان بدۆزینەوە طبعاً من وەکو خۆم کە لە ئەندامی بۆردی ئەمریکیم لە NLP لە NLP زۆر بە جوانی باسی کەسایەتیەکان شخصیاتەکان کراوە و هەروەها دبلۆمم هەیە لە مایر ئەند برێکس کە دوو بەڕێز بوون نیزامی مایر برێکسیاندانە کە یەکێکە لە نیزامە یان تیۆریە زۆر بڕوا پێکراوەکان لە عالەمە ئەزانی کە شخصیاتت چ جۆرە شخصیاتێکە خۆتی پێناسی واروەها زیاتر لە 3 ساڵە من لە تیۆریەکەی مەڵتیپل ئینتەلیجەنسی هواردن گاردنەری ئەمریکی زانای دەروونزانی گەورە ئیش ئەکەم بۆ دەورات ئەڵێمەوە ئەمەیان تایبەتە بە قوتابیانی قوتابخانە و زانکۆ کە پیان ئەڵێم توانەکانیان لە چ بوارێکایە و ئەتوانن لە چیا سەرکەوتوو بن و لە چیا بنە داهێنەر و لە چیا واد لێ دێکە دڵخۆشبی لەدات و هەم پارێکی باش بەدەست بێنی لە هەمان کاتیشە دڵخۆش و ئاسوودەبی بە ئیشەکەت کە ئیکەی بۆی تووشی سوتانی دەرونی نەبی بۆیە ئەنواعی بنەمێ ئەوت پێ بڵێم کە ئەنواعی نیزام هەیە بۆی کەسایەتی خۆت بناسی کەسایەتی خۆت بدۆزیتەوە بەڵام ڕجاتان لێ ئەەکەم پەنا مەبەنە بەر ئەو نیزامە زۆر سەقەتانەی تەمەشای ئەو وێنەیە بکە ئەگەر ئەوەت بینی ئەوە تۆوای ئەگەر ئەوەت بینی ئەوە تۆوای من نازانم ئەمە لە کوێوە دێ چ بنەمایەکی زانستی هەیە ئەمە کوێوتی کابراایەک هەیە بۆ منە هەیە دکتۆرا و پرۆفیسۆری هەیە لە شخصیات ناتوانێت وا قەراردا خێرە جەنابەت ئەزانی لە ڕێگەی وێنەیەکەوە شخصیاتی من چۆنە یان بۆ نمونە کۆمەڵەشت حیوانێک ببوورە قسەیەکەم حیوانێک هەڵبژێرە بە جۆرەی ئەو حیوانە ئێمە ئەزانین شخصیاتی تۆ چۆنە ئەمە فلیمی هندیە ئەمە ئەمیتا بابەجانە ئەمە چییە بۆی ڕجاتان لێ یەکەم هەندێک شتی زۆر ئەکادمی لە کورد اینجا لە کوردی حیاتەکەی ئێمەش یعنی هیوایەتی ئەم شتە خۆرافیاتانەیە ئەوەی کە چاوی وایە تەبیعەتی وایە ئەرێ زەحمە نەبێت چی ئەمەیوت لە چ لێکۆڵینەوەیەکە دەرکەوت ئەوەی کە نازانم باڵای وایە بۆی ڕجاءن با خۆمان دوور بخینەوە لەو شتە ئەکادیمیانە ڕجاءن با بچینە سەر و ئەسڵی بەسەلەکان بزانین علم ئەڵێ چی زانست ئەڵێ چی واز لە خورافیات بێنین تخوا
بیناخان مەجالم بە یەک خەوسی بچووک ئیزن لە جەنابەت وەرەگرم بە ناوی هەمویانەوە سواز دەکەم یەک شتی بچووک بڵێم لەسەر تاکی کورد لەسەر خۆمان ینی بەعام من بە هەمیشە ئەڵێمە بە یەکەم جا خۆمان باش بکوتین بۆی کەساتی خۆمان دروستکەینەوە ڕێک ئاوا فەرموگیان لە کوردستانە الحەمدولله ڕێژەی نەخوێندەواری زۆر کەمە الحەمدولله رب العالمین بەڵام زۆر بەمان تەلەبەی زانکۆ تەمان باس تەلەبەی زانکۆکەم بەڵام ئەو هورافیاتیەی ئەو نامعقولیەی ئەو قسە و قسەڵۆکەی لەناو تەلەبەی زانکۆ کە قوتابی زانکۆ توێژەرە عیلمە زانستە معریفەیە داینەمۆی پێشخستنی وڵاتە ئەو قسە و قسەڵۆک و ناعیلمانیەتی و ینی ناعیلمانی مەبەستم نازانستی و خورافیاتەی لەناو تەلەبەی زانکۆ هەیە لە شوێنەکانم بینیوە لە کاتێکا تەلەبەی زانکۆ ئەبێ مێشکی عیلم بێ یعنی زانست بێ ئەبێ بەڵگە بێنێتەوە بۆ نمونە جەنابەت راپۆرتێکەکەی بۆ مامۆساکەت لە زانکۆ لە مەحەدەکەت پێش هەموو شتێڵە سەرچاوەکانی کوواش سەرچاوەکانی بڕاپێکراون ئەی نابێ ئێمە فێربین لە مەودوا کەسێ قسەیەکی کرد لەسەر سامی لەسەر عەبدولعەزیز لەسەر ئەسما کوورە چوزام لەسەر بینا بێن بڵێن یەکسەر بڕوا بکە نا ئەبێ بڵێ بۆ کەی چۆن لەگەڵ کێ ئەمە کەی ڕەبتی بە منەوە هەیە یعنی تۆرە تەسەور کە تەلەبەکانی ئێمە ینی تا ئێستش من هەموو زۆر بەتەواو بزانم تەلەبەی زانکۆ تا ئێستش چووک ڕێگەیەکتری ببینن ئەڵێ تخوا بازۆری نەما بیندوای بەغەرە تێدەگەن يعني تورة تصورك يعني تورة تصوري او عقليتي ايمك يعني تصوري او نازانستياني ايمك خوا ما انا كسل لدور وقسيبك ابوي براي بيبكين ورقمان لكسبه يا ناي بزرينين بويا ببورا اما لقوسك حوتم بداوالي برنا كان بمنه بان رخنا لنا ظلم ابو نما زي شلون اما لهمو سيمينار كاميو باسي كمك تلبي زانكو ابي علم زانست سروري به ابي بلغ سروري به كچي تلبكاني ايما اوي كنا علمي زانستی به ايماني بيت وهێنێتەوە بۆیە ڕجاءن با ئێمە ئەوانەمان کە ئێستا تەلەبەی زانکۆین با زانستیانە بیرکەینەوە هەر کەسێ شتێکی وت هەر شتێکی وت هەر شتێکی کرد با ڕجاءن داوای سەرچاوی لێ بکەین هەر لە خۆمانەوە بڕای پێ نەکەین با بچینەوە بابەتەکەی خۆمان ئێمە چۆن بتوانین کەسایەتی خۆمان بناسینەوە یەکەم خاڵ بریتێ لەوەی کە خۆت کەسایەتی خۆت بزانیت من زۆر نامم بۆ دێ مامۆستا تۆ چۆن من ئەبینی ئەتوو کووە من دەبینی ئەمن کەسێکی کوومە بەڕای تو من یەکسەر پێی ئەڵێم یەکسەر تۆ چۆنیت تۆ خۆت چۆن ئەبینی وەسفی خۆیم بۆکە ئەڵێم ئاوایت یعنی وا ئەزانن کەسێک لە دەروون زانی بوو ببورن لە دەروون ناسی بوو ئیتر باس بتبینی ئەزانێ سوبحان الله ئێمە هینمان بۆ هاتووە مەلایکە پێمانەڵێ حەی بابە وانی ئەزیزی من وانە چاوەکەم یەکەم شت ئەبێت تۆ خۆت کەسایەتی خۆت بزانی و خەسایەتی خۆت بناسیت و خۆت لە ڕێگەی ڕەفتارەکانی ڕۆژانەتەوە ئەبێ بزانی چ جۆرە کەسایەتێکت هەیە چ جۆرە شخصیاتێکت هەیە و لە چیا باشی لە چیا خراپی چ ڕەفتارێکت باشە چ ڕەفتارێکت خراپە بۆیە ڕجاءن پێش ئەوەی لە خەڵک بپرسی یان هەندێک هەیە بە گوێرەی ڕای خەڵک خۆی بۆ دەرکەوتووە کە ئەمە هەڵەیەکی گەورەیە پێش هەموو کەسێک خودی خۆم شخصی خۆم قەناعەتم بەچی هەیە و کەسایەتیم چۆنە واللهی ئەو خاتونە نازانایەوەی کە یەکجار بیبینم ئەی ناسم ئەوە تەمان ئەو قسەیە زۆر باوە لە ناو ئێمە یەکجار کەسێ ببینم ڕێکە ئەزانم چۆن نییە واللهی من لە زانکۆی سەلاحەدین چواردەڕم پڕ لە پرۆفیسۆر و دکتۆری واری دەروونزانی وڵی گەزم قسە ناکە ئیتر ئەو بەڕێزە چییە یانی وهەیە بابە من هەر کەسێ بزای ببینم ئەزانم چۆن نییە بابە چۆن ئەزانی یەک کەس هەردەمی کردەوە ئەمن دەزانم کووە کورە آخر کو زانیت حیاتی من چۆنت زانی وحید بۆ هات کێ پێیوتی بۆی ڕجاءن ئەوەی ئەو قسەی کرد ئەوە من نامێ بچمە سەری سەقەت و سقوتە بیرکردنەوەکانی وازی لێ بێنین بۆیە باواز لەو خەیاڵاتانە بێنین ڕجاءن گرنگی بە هەڵسوکەوتی خۆت بدە بزانە خۆت چۆنی و شخصیاتت چۆنە خۆت یەکەم جار خۆت بناسەرەوە هێرۆ ئەڵێ بای چەندە ئەرەوەڵا ئێمە سبحان اللهوانە مهمین یەکسەر زانین کەسەکان بای چەندن بەخۆش طبعاً خۆشمان نازانین خۆمان بای چەندی تا بزانین خەڵک بای چەندە بەرحاڵ با بچینە سەر خاڵی دووەم کەواتە یەکەم شت دەبێ خۆمان خاڵی دووەم
دەورە ئەزیزم ئۆکێ گوێ لەو قسانە بگرە کە خەڵکی تر دەربارەی تۆ دەیڵێن ئەها یەکەم شت باسمان کرد خۆمانین خۆمان بناسیین دووەم کەسی دڵسۆز بەعام هەندێک جاریش ئەوانەی کە ڕقیان لێمانە لەوانەیە هەندێک خاڵی نێرێنی ئێمە ببینن و خۆمان نەیبینین یان لەوانەیە کەسە دڵسۆزەکانمان نەیبینن بۆیە لە هەموو بارودۆخێک کە قسەیەک بەرامبەر بە تۆ ئەکرێ بە خراپە بە باشە بە باشەکە زۆر هەڵمەچۆ دڵخۆشمە بە خراپەکەش بێتاقت مەبە دڵت فراوان بێ عەقڵت فراوان بێ بە هەندی وەربگرە بچۆرەوە بەسەر خۆتا ئایا ئەم قسەیە تا چەندێک وایە ئێدی کەواتە خۆم چاکەکەم ئەمە جۆرێکە لە شخصیاتی سەلیم جۆرێکە لە شخصیاتی پۆزتیڤ جۆرێکە لە شخصیاتی ئەرێنی لە کەسە باشەکان ئەم کەسانە پێیانترێ عەقڵیەت کراوەکان عەقڵیەت ناجێگیرەکان یانی ناجێگیر عەقڵیەت جێگیرەکان خۆیان وابەستە یەک شتەکەن بەڵام عەقڵیەت کراوەکان حەزیان بەوەیە کە بە دوای دشتەکانە بگەڕن گەشە پێدەرەکان ئەوەی لە کتێبەکەی عەقڵێتا باسکراوە ئەگەر خوێند بێتانەوە گەشە پێدەرەکان عەقڵێت گەشە پێدەرەکان بۆیە ئەمانە زۆر گرنگن هەر یەکێک لە ئێمە کەسێک ڕخنەیەکمان لێگرێ قسەیەکمان پێڵێ شتێکی ناخۆش لەسەر کەسایەتیمانەڵێ بیری لێ بکەرەوە تا چەندێک وایە ئەگەر وایە بەڵگە بێنەرەوە بڵێ بەڵگەی من چییە بۆ خۆم کە ئەم کەسایەتیم تایە کەسێکی بۆ نمونە لە ئەمانەتا ناپاکم ئایا چەند جار ئەمانەتی خەڵکم خواردووە هیچ جار نەم خواردووە دێکەواتە غەڵەتی کرەوە کەسە غەڵەت بوو من وانیم ئەگەری ژوایە دەی بچۆرەوە بۆ خۆتا ئای بەوابی کەواتە ئەها لە هەردوو بارودۆخەکە تۆ توانی بە ئەرێنی بیرکەیتەوە خۆت بەرەو پێشەوە بەری کەواتە گرنگە گوێ لە قسەی خەڵکی تر بگری بەڵام بەم شێوازەی کە من وتم نەک وابزانی هەر کەسە قسەی کرێتتر ئەو ڕاستەکە و من هەڵەم و من غەڵەتەکەم خاڵی سێم بەڕێزان یەک دنیا تیۆری بیردۆز هەیە بۆ ئەوەی کەسایەتی بناسی بۆ منە هەر وەکو ئاماژەم پێەیە مایر برێکس هەیە مەڵتیپڵ ئینتەلیجنس هەیە مایر برێکس هەیە مەڵتیپڵ ئینتەلیجنس هەیە NLP ئەمانە سێشتی زۆر گرنگن کە من عادەتەن زۆر بەکاریانێنم هەم بۆ خۆم هەم بۆ کەسانی دەوروبەر بۆی شخصیاتیان دەرکەوێەوە بزانین چ جۆرە کەسایەتێکن و لە چ بوارەکە بخوێنن یان ئیشکەن زۆر باشە بن زۆر باشە هیوادارم فکرەکان وازەح بێ ئینشاءڵڵا لە داهاتوو ئاتوانین دەورات بکەینەوە لەم بوارانە و بتوانی توانەکانی خۆت بدۆزیتەوە و شخصیاتی خۆت بدۆزیتەوە بنەماکانی دروستبوونی کەسایەتی بەڕێزان ئێمە چەند بنەمایەکمان هەیە بۆی کەسایەتیمان دروست بێ یەکەم ئەبێ باوەڕت بە خۆت هەبێ ئەبێ باوەڕت بە توانەکانت هەبێ هەر کەسێ لە ئێمە بڕوا بەخۆبوونی کەم بێ ثقە بنەفسی کەم بێ هیچ هەنگاوێکی پۆزتیڤ ناتوانێت بنێ لە ژیانیە بۆیە هەمیشە ئەبێ بڕوا بەخۆبوومان بەرەو پێشەوە بەرین هەڵەکانمان چاکەینەوە و بزانین لە چه خاڵێکا بڕوامان بخۆمانیە بڕوا هەندێک خاڵات هەیە ئێمە بڕوامان بخۆمانێ ئافرم دەستخۆش بەڵام لە هەندێک بواری مواقفی ترە هەیە بڕوامان بخۆمان نییە کاتە بێت لەوەیە یارمەتی خۆمان بدەین خاڵێکی تر بریتە لەوەی کە ئێمە ئەبێ باوەڕمان بە گۆڕانکاری هەبێت تەغیر گۆڕانکاری نوێ ئەبێ قەناعەتمان بەوە بێ کە ئاساییە منیش بگۆڕێم ئەبێ هەر مرۆڤێک هەر بڵێ ئللا خۆم ڕاستم ئەم مرۆڤە هیچ قەناعەتێکی نییە کە گۆڕانکاری لە خۆیان بکە بۆیە کێشەی نفسی بۆ دروستە بێ بۆی ناتوانێت بەرەو پێشەوە بڕوە و عادەتەن مرۆڤەکان تا تەمەنیان زیاتر دەبێ گۆڕانکاری لە قەناعەتیانە زەحمەتتر ئەگەر بە مناڵینە ناو مێشتیانە دەچەسپێنرابێ کە ئاساییە خۆمان بگۆڕین ئەسڵەن من ئیمانم بۆ قسەیەکەڵێ پیا لەسەر قسەی خۆی سوورە ئەسڵەن وانە لە هەندێک بابەت ناڵێم هەندێک بەهای ئەخلاقی مرۆیی ئەوە بێ وابێ بەس هەندێک بابەتی تر هەر ئللا ئەوە ماست پێویست ناکە گالاکسی باشە ئللا هەر گالاکسی بابەشت هاتووە لە گالاکسی زۆر با مەسەلەن ئەپڵ دەرەجەیەکە بابەشت هاتووە کامێرەی ئەوەندەی ئەپڵ بەهێز و بەقۆت یعنی مەبەسم ئەوەیە بێ بڕۆمان بە قەناعەتمان بە گۆڕانکاری هەبێ هونەرمەندێکی نوێ دێتە گەلەکەتەوە ناو کوردستان ناو گوێت لێبێ قەیچەکای گوێی لێ بگرە بابە گوێی لێ مەگرە دڵت پێ خۆش نییە حەزر لێ نییە بەڵام بڕوات بە گۆڕانکاری هەبێت لە ستایلی هونەرە بڕات بە گۆڕانکاری بێت لە ستایلی جلوبەرکە بڕات بە گۆڕانکاری لە ستایلی سەر و قشتا من هەر دقە و سەر و قشم جۆرێکە ستایلێک پێشانەیەم سەر و ڕیشم یعنی ئەبێ بڕوامان هەبێت نەک هەمیشە گۆڕانکاری ناپێویست بەڵکو بەڵکوێری پێویست خاڵێکی تر بریتە لە خاوەنی بڕیاری خۆت بۆ بڕیارەکانت بگێنە سەر یەکێک ئەمە لێرە باسی ئەو بکەم گرنگترین بنەمای مرۆڤی کاریزما ئەوانن کە قەرارێکیاندا ئەی بەنە سەر پرژەخان زەحمەنە بێ مایکەکەت سامت کەی مەمنونە بی
بەڕێزان کە قەرارێک ئەیە ئەبێ ئللا بگاتە ئامانج ئەگی ناوازی لێ نایەنێ ئەو کەسانەی یان یەکێک لە بنەمە هەرە ئەساسیەکان چکە تۆ نەتیجە پێشانی خەڵکە دەی پێشانی خۆت ئەدەی بە گوێرەی نەتیجەکانت تۆ ئەزانی کە کەسایەتی چۆنە شخصیاتت چۆنە بە گوێرەی ئامانجەکانت بە گوێری بەدەستهێنراوەکانت ئێمە ئەزانین کە شخصیاتی ئەو کەسە چۆنە خاڵێکی تر بریتە لە ڕێزگرتن لە خەڵکی تر ئێمە هەر چۆنێک بین کەسێک هەیە جیاواز لە ئێمە معقول نییە ئێمە بڕوامان بە جیاوازیەکان نەبێ و بڕوامان بە ڕێز لە کەسی تر نەگرین هەمان کەسایەتی ئەمە نەبێت ڕقمان لێ بێ بۆیە بێ ڕێزی لێ بگرین ئەمە بنەمایەکی دروستبوونی کەسایەتی خۆتە بۆی دوایی لەنجامە ڕێزیش لە کەسایەتی خۆ بگری هەستکردن بە بەرپرسیارەتی هەست بە بەرپرسیارەتی بکە بۆی کەسایەتی دروست بێ بەرامبەر بۆ شتانی کە قەناعەتت پێێتی بەرامبەر بۆ ئامانجانی کە لە مێشکتایە خاڵێکی تر بریتێ لە پارێزگاریکردن لە ئامانجەکانت ئەوانەی کە دەمدەمین و هەردەقە و بە دوای جۆ بۆ منەتەوێ سارێ بکڕی بۆ منە دەفتەر و نوێکدەیە ئەواکڕم بەیانی ئەواکڕم دوو بەیانی ئەوکڕم بابگیان خۆ یەکلایی بکەرەوە چیت ئەوێ ئامانجەکە دیاری بکە سپیسیفیک گۆڵز ئامانجی تەواو دیار و ڕێک و پێک و ڕوون دابنێ بۆی بزانین بە دوای چیەوەی بۆی لێت تێبگەین بۆی کەسایەتی دروست بێ و بۆ ئەوەی کە کەسایەتیت بە گوێرەی ئەو ئامانجە دروست بێ کە دادناوە بەڕێزان دێنە سەر ڕێگریەکانی دروستبوونی کەسایەتی یعنی کۆمەڵە شتە هەیە کەوامان لێکە ناڵن من کەسایەتیم دروست بێ نا ڕێگری ئەبن لەوەی کە من شخصیاتێکی باشم بۆ دروست بێ ئەویش بریتین لەمانەی کە پێتانەڵم یەکەم سیرکردنێکی نەرێنی دەربارەی خۆت هەبوونی تەسەورێکی نەرێنی دەربارەی خۆت دەربارەی کەسایەتی خۆت دەیبارەی هەڵسو کەوت و ڕەفتاری خۆت ئەوانەی کە وێنەیەکی نەرێنیان هەیە بەرامبەر بەخۆیان ئەوانە بەداخەوە زۆر زەحمت بتوانن کەسایەتێکی پتە و ڕێکوپێک بۆ خۆیان دابنێن و دەستنیشانکەن خاڵێکی تر بریتێ لەوە هەندێک کەسمان هەیە ئەوەندە خۆی خۆشەوێت چۆتە حاڵی نێرجسێت و ئەسڵەن پێی بە هەندێکشت لە خۆیان بگۆڕێت و کەساتی بۆیە ئەمانە ناڵن کەسایەتێکی باش و پۆزتیو دروست بێ خاڵێکی تر گومان بردن بە کەسانی تر جاری وایە ئامۆزاتە پورزاتە هاوڕەیەکدا خەلەلێکی خۆتت پێڵێ هەڵەیەکی خۆتت پێڵێ تۆ گومانی خراپی پێبێ ئەمە ژواکە کە نەیەڵێ کەسایەتێکی تەندروست دروستکەی و نایەڵێ غەڵەتەکانی خۆت بدۆستەوە و یانیش پتەوی بکەی کەسایەتی و شخصیاتت خاڵێکی تر باوەڕ نەبوونت بۆ ئامانجی کە دەتەوێت بەدەستی بێنی ئەمەشکارە ساتێکی ترەکەوامان لێکان نایڵێ کەسایەتیمان دروست ببێ و کۆتا خاڵکاریگەریەکانی خەڵک لە دەوروبرت لەسەر تێڕوانینەکان و داهاتوت یعنی بەداخەوە ئێمە وامان لێ هاتووە کە کەسێک لە دەرەوە شتێکمان پێڵە یەکسەر وا ئازانین ڕاستەکە هەواڵێک ئەبستین لە تەلەڤزیۆن یەکسەر وا ئازانین ئەوە ڕاستە هەواڵێک دێ دڵمان خۆشە بێ هەواڵێک دێ بێتاقەتە بین ئەمە هەمووی کاریگەری لەسەر شخصیات و کەسایەتیمانەوە نایەڵێت دروست ببێ بۆی ڕجان خۆت یەکلایی کەرەوە قەناعەتەکانت بڕواکانت ئامانجەکانت دیاری بکە بزانێت چیت ئەوێ لە ژیانە هاوڕانی عزیزی من هەر مرۆڤێک وەڵامی سێ پرسیار نەداتەوە لە ژیانە ئەم مرۆڤە هەمیشە لە قەلق و سترێساژی ئەم سێ پرسیارت بیر نەچێ یەکەم من چیم پێناسە بۆ خۆت بۆ مرۆڤ بکە دووەم چی ئەەکەم لەسەر ئەم ژیانە لەسەر ئەم زەویە لەسەر ئەم خاکە و سێەم بەرەو کوێ ئەڕۆم هەر مرۆڤێک ئەم سێ پرسیارە بە قەناعەتەوە بە جوانی وەڵام باتەوە جارە پێش هەموو شتێک کەسایەتێکی بەهێزیە بێ ئینجاوەکم ژیانێکی باشتر و ئاسوودەتریە بێ تکایان شەو بیر لەوە بکەنەوە کۆتا بابەت کامێ عەرزی ئێوەی بەڕێزی بکەم کاتەکەمان وابزانم کاتەکەمان ماوێتی بابەتەکەمان هەرەوەندەیە ئیشی دەروونزان کەی دەست پێکات چ کاتێک دەروونزانان پسپۆڕی دەرونی چ کاتێک تۆی ئازیز پێویست بەوەیە کە بچتە لای دکتۆرێکی دەرونی یەکەم کاتێک کەسێک بی کە وەصفی خۆت بە واقعی نەکەی واقعی نەبی لە وەصفکردنی شخصیاتی خۆت یعنی خۆت نەناسی یانیش بەداخەوە هەندێک کەسمان هەیە ڕاستگۆ نین بەرامبەر بە شخصیاتی خۆیان وا ئەزانن ئەمە ڕاستە بەڵام نەک وا ئەزان ئەشزانن هەڵەیە بەڵام هەرەیکەن هەر ئەنجامیەیە ئەمانە ڕاستگۆ نین ئەمانە واقعیان لێ دیار نییە بۆیە ئەمانە پێویستیان بەوەیە کە پسپۆرێکی نەفسی بیان بینە پێیان بڵێ بابەجان ئاساییە تۆش هەڵەبی ئاساییە کەسایەتی خۆت لێ تێکچوو بێ وەرە بە یارمەتی و بم وەرە با چاکیکەی خاڵی دووەم
کاتێک کە شارەزای کەسایەتی خۆی نەبێت یان لەوانەیە خۆی نەناسێت زۆر ئاساییە کاتێک کە کەسێ خۆی ناناسێ شارەزایی خودی خۆی نییە هەستەکانی نییە ئەحساسەکانی نییە ئەوە ئەم کەسە کێشەی نفسی بۆ دروستە بێت پێویستی بە پسپۆڕی دەرونیە بۆیە دەروونزان لە دوو حاڵەتا پێویستە یەکەم کاتێک کە ئەو کەسە نەزانێت وەصفی خۆی بکە و نەزانێت لە چیا باشە و خراپە واقعی نەبینێ یان واقع نەبینێ خەیاڵایی بێ خەیاڵایی دووەم بریتێ لەوەی کە شارەزای کەسایەتی خۆی نەبێ ئەم دوانە پێویستان بە پسپۆڕی نفسی هەیە هاورانی خۆشەوی زۆر سوپاسانەکەم زۆر سوپاسی ئەو ڕێکخراوە جوانەشەکەم دووبارە کە ئەرکیان کێشا لقی کوردی ڕێکخراوی پەرەپێدانی گەنجان سوپاس بۆ ئێوەی ئازیز هیوام سەرکردن سەرفرازیانە هیوادارم توانی بێتم بە کورت و پوختی بابەتێک لەسەر شخصیات کەسایەتی باس بکەین هیوادارم توانی بێتم کە پێتان بڵێم کەسایەتی و شخصیات چەند گرنگە و لە ئەمڕۆوە لە ئێستاوە دەست بکەن بەوەی کە خاوەنی کەسایەتێکی جیاواز بن خاوەنی کەسایەتێکی بەهێز بن